سڵاو لە خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤارۆم کاتتان باش بێت. شەپۆلێکی بەفر و باران وەکو باسمان کرد ناوچەکانی کوردستانی گردووەتەوە و لە ئێستاشدا کاریگەرەکەی لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردو. پێشبینیم وایە کە درەنگانێکی ئەم شەوی شەمە لەسەر یەکشەمە و هەروەها سبەی ڕۆژی یەکشەمە هەتاوەکو شەوی یەکشەمە لەسەر دووشەمە بارانبارین لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ببارێت و ڕۆژەکەشی دڵخۆشکەرە. هەروەها پلەکانی گەرمە دابەزێت و سبەی ئەگەری هەیە بەفربارین بێتە نێو پێنجوێن و چوارتاوە ماوەت و هەروەها شیلازێ و ئامەدی و بامەڕنێ و بارزان و چۆمان و وەرتێ و چیای کۆڕەک و بەشێکی زۆری ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان بەفریتیا ببارێت و بەرگی سپیش بپۆشێت، بە تایبەتی ناوچە شاخاوەکانی بەشی خۆرڵاتی هەرێمی کوردستان. بۆ سبەی تەنها لە ناوچە شاخاوەکان و ئەو ناوچە بەرزانی کە ئەکەونە دامێنی چیاکان بەفریتیا ئابارێت. پێشبینیەکەن کە بڕی بەفرەکەش بەگشتی لە نێوان 7 سانتیمەتر هەتاوەکو 25 سانتیم بۆ 30 سانتیمەتر بەفر بێ. و لە ڕۆژی دووشەمە بە تایبەتی لە کاتەکانی نیوەڕۆ بەولاوە قۆناغێکی تری سەرما و بەفر و باران دەست پێکا کە ئەم قۆناغیان قۆناغی بەفربارینە. بە پشتیوانی خوای گەورە پێشبینیمان وایە کە لە قۆناغی دووهەم لە نیوەڕۆی دووشەمە هەتاوەکو شەوی دووشەمە لەسەر سێشەمە بەفر بێتە نێو سەنتەری شارەکان و بە تایبەتی سەنتەری پارێزگای سلێمانی و دهۆک و سۆران و ڕواندز و هەروەها لە مێرگە سوور و تەواوی ناوچە شاخاوەکانی کوردستان و هەروەها لە پیرەمەگرون و قەرەداغ و بەرزایەکانی چەمچەماڵش تەنانەت ئەگەری هەیە و هەروەها بازیان و زۆربەی هەرە زۆری ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان و ناوچە ساردەکان و ئەو ناوچانی کە لە بەرزی 750 مەتر بەرزن لەسەر ئاسی ڕۆدەریا ئەگەری بەفربارین و سپی پۆشبوونیشان هەیە ئینشاڵڵا. هەر لە ڤارەوە ئەم ڤیدۆیە بنەرە بۆ هاوڕێکەت و ئەم مژدەیشی پێ بدە بڵێ خۆت ئامادەکە بۆ شەڕە بەفرەکەی دووشەمە و هەروەها بەرەبەیانی ڕۆژی سێشەمەش. وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بن.